ئێوارەتان باش خۆشەویستانم لە ڕادیۆی گەڕیان لە گەڕیان میدیا لە سۆشیال میدیا هاوڕەکانمان هەوادارانی ڕادیۆی گەڕیان هەوادارانی هونەری میلی ڕەسەن خۆشحاڵم جارێکتر هاتمەوە خزمەتتان لە بەرنمەیەکی جیاوازە لە بەرنمەیەکی هونەریە لەگەڵ خۆشەویستێک بەڕاستی کە پێشتر کارم لەگەڵا کرۆ جارێکتر زۆر ئەو کەسە زۆر سەوداسەری هونەرە هەمیشەی بینم زۆر چالاکە بەجلە کوردی جوانەکانیەوە دایبە لە بەرنامە فۆلکلۆریەکانە چ لە ڕۆژهەڵات بێ لێرە بێت لە هەر جێگایەک بێ ئەم هونەرمەندە خۆشەویستە ئامادەبوونی هەبوو بۆ خزمەتکردنی هونەری ڕەسەن ئەویش هونەرمەندی گۆرانی بێژی دەم خۆش کاکە نووری مەحمودیە خۆ بەخێر بێ زۆر سپاس خۆشحاڵم جارێکتر بە خزمەتە گەیشتمەوە منیش خۆشحاڵ بووم هاتمە خزمەت جەناب و ئەو هاوکار بە ڕێستانە و ڕێز و سڵاوم بۆ هەموو بیسەر و بینەرێک کە ئێستا چاولۆ بەرنامەیەک زۆر زۆر سپاس دەکەم هاوکات زۆر 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 سپاسی بێپەیانم بۆ مامۆستا سەلیم مامۆستا سەلیمی چۆمەچیە مامۆستا سەلیمی کەمان من هەرڵم سەلیمی کەمان تازای تو چۆن سەزای سازەکە با من بەتەنیا نەبم باویش هەر نازاوی کەمانەکە بێ مامۆستا ئەم مامۆستا سەلیمەش لە هەموو جێگایەک جێگە پەنجەیەک پەنجەمۆرشی لەو شوێنە بەجێشتووە چەندین کەسی فێری مۆسیقا کردووە چەندین کەس شاگرد و خوێندکاریەوە بوون بە خۆی و کەمانەکەیەوە تەنان لە تاراوگەش لێ نەگەڕاوە هونەری کوردی بێ نازبێت کە لە دەروی وڵاتیش بووە لە تورکیا بووە لە ئەڵمانیا بووە لە هەر جێگای بوو بێ لە ڕۆژهەڵات لە پێنجوێن لە هەموو شار و شارۆچکەیەک لە چەمچەماڵ بەڕاستی نەوەیەک ئێستا مۆسیقا ئەزان لەو شوێنانە خوێندکاری مامۆستا سەلیمن بەخێر بێ کاکالان من هیچ تعریفێکی ناکەم بەدەر لەوەی بەڕێوەبەری پەیوەندیەکانی ڕادیۆی گەڕیانە هەر کاتێ پێمانوت پێ بە ئامێری زەربەوە خۆم ئاسانی ئای بە پیاواسی خۆی کا خۆشمەوەتا تارەکەم پێە دوێنە جەلالی و کاکە نابێت دوو بەڕێوەبەر مۆسیقا لێوەتمان کاکە ئێمە خزمەتکاری هونەری ڕەسەنی خزمەتکاری هەوادارانی ڕادیۆی گەڕیانین خۆشەویستانە من بەرنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکرێ دیارە دوای گۆرانیەکان هەر سەرەتا چین لای گۆرانیک دوای پرسیار لە کاکە نووراکەم دوای گۆرانیەکان ئەگەویستان پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە سێ ژمارەی مۆبایلمان هەیە لە ڕادیۆی گەڕیان 1970 471 5264 و 1970 75 کە واتساپشی لەسرە 1950 کە ڤایبەری لەسرە بۆ سوپاسی بەپیانم بۆ کاکە بورهانی ماندوونەناس کاک بورهانی مسەوەر کاک بورهانی خۆشەویست و هەروەها سوپاسی بێپیانم زۆر بۆ کاکە ڕێبازی دیجێ کامە سێ بەرنامە بەدوای یەکا لێرە بەڕاستی زۆر زۆر ماندووە لەگەڵمانە من چاوی هەردووچیان ماجەکەم کە دیارە ئەو کاربەندە خۆبەخشە ماندوونەناسانە لە پشتی سەرخستنی ئەم ڕادیۆن ئەچینە لای یەکەم گۆرانی دواتر ئەچینە لای دەمەتەقیە لە دوارەی کاکە نوورە و بەرەمەکانی ورا نازنيان ياري وفادار ورا نازنيان ياري وفادار ميلي أوصامنا شاكتنا تبار ميلي أوصامنا شاكتنا تبار كزاي دلنيا وكزاي كبابا كزاي دلنيا وكزاي كبابا راحني خير نبيا كان بوفابا راحني خير نبيا كان بوفابا يا ورا نازنيان ياري وفادار ورا نازنيان ياري وفادار ميلي أوصامنا شاكتنا تبار ميلي أوصامنا شاكتنا تبار
ميلان أرجوران جوران أرميلان ميلان أرجوران جوران خواد ليت وجوانا منيش بوتوران ويد ليت وجوانا منيش بوتوران وران نازنيان ياري وفادار وران نازنين ياري وفادار ميلي أوصابن شاكترات أبار ميلي أوصابن شاكترات أبايا اگر بنیادم با خمر بایه اگر بنیادم با خمر بایه اشیا من با تو زیخم کردایه اشیا من با تو زیخم کردایه وران نازنین یاری وفادار وران نازنین یاری وفادار میلی شاكترات بار ميلي أوصامن شاكترات بايا هركز منو تو دست كالا گردان هر کس منو تو دست کا گردان وابزا توافی حاو امام کردن وابزا توافی حاو امام کردن وران نازنیان یاری وفادار وران نازنیان یاری وفادار میلی اوسامن چاکترات پر میلی اوسامن چاکترات پایا باوی هنگوار با می پروردایا باوی هنگوار با می پروردا با روز بگانا و با شو هوداردا با روز بگانا و با شو هوداردایا وران نازنیان یاری وفادار وران نازنیان یاری وفادار میلی اوسامن چاکترات پر میلی اوسامن چاکترات پایان دەم خۆش کاکە نورەجیان دەست خۆش مامۆستاجیان ناڵم چەند مرتاحم لەگە مامۆستا سەلیم و کاگالانە بەڕاستی زۆر زۆر دڵخۆشم کە لەگەڵ خۆشەویستانەیە مامۆستا برهانیش باش کاکە نیازکەریم خۆشەویستی کاکە نیازیانە سڵاوتان لێ بێ کاک نیازکەریمە دەستان خۆش بێ زۆر سپاس سەمیر باسنێت دیارە هەر شتێکی نووسی بەخوا بەتەواوی تێناگەم کاک چالاکی کەلەپور دڵی نردووە کاکە هۆشمەندی خۆمان هۆشمان سەرکەوت دڵی نردووە چاوی ماچەکەم سڵاو بۆ کاک چالاک و کاک هۆشمەند و هەموو ئەزانە کە نامەیان ناردن جاوە خۆشەویستان دوێنێ لەگەڵ هاوڕێیەکەم کە زۆر زۆر خۆشەویستە و ئەکادیمیە لە ئەکاونتی خۆی دیارە شتێکی نووسی و تۆزێ لە بەردڵم گران بووڵێ هوەری کوردی هەمووی ینی بە ئەو دیارە لە مەفهومەکەی وا تێگەیشتم کاڵێ هەموو ڕۆژێم گۆرانیانە کە پێشکەشەکرێت هیچ سوودێک ناگەێنێت مەسەن ئەوڵە گەشتی نووسین و ئەکادیمی هەبێ باشترە من ڕێز خۆشەویستیمە منش دیارە کۆمنتێکم بۆ نووسی بوو داوام کردبوو چەند نووسین و بە ئەکادیمیکردنی هوەر هەبێ زۆر زۆر گرنگە بەڵام گرنگیدان بەم هوەرە و زیینوکردنەوەی زۆر زۆر لەوە گرنگترە خۆشەویست هاوڕێ براکەم تۆ برامیت و خۆشەویستی من هەست بە مەترسێکی گەوراکەم لەسەر کوردستان هەیە خۆتان هەواڵەکانە خوێندنەوە ڕەنگە ئەگەر یا ڕەبی ئیشەڵاوانە بێمە دایمە گەشتبین بین ئەگەر خوا نەخواستەوەی کە لە ئەفغانستان ڕوای لێرە ژووبا
ئێمە هەموو ڕۆژێ خۆشێت نەبووین هەموو گۆرانی پێشکەشەکەین لە بەیانیەوە مەسیان بەرنامەیە ئێمە هەموو میلۆدیانە هەمووی بە ئەرشیفەکەین و بەپەلە ئەرشیفەکەین لەناو سوۆسیال میدیا لەناو چەناڵی یوتیوبە لەناو ئەنتەرنێتە بۆی بمێنێ بۆ داهاتوو چکە هەست بە مەترسێکی گەوراکەین لەسەر کورد لەسەر هونەری کوردی ئەوە چەند ساڵە خۆتان ئاگادان لەو کاتێک کە تاریکپەرستان داعشەکان یانویست هونەر لەناو بەرن کوردستان لەناو بەرن یعنی بەڕاستی زۆر لە مەترسیە ئەم هونەر هەر لە مەترسیە لە لایەکی ترەوە لەبەرەوەی حکومت خۆی بەیەق بە هونەر هەر نایە پرسی هونەری هەر بە وەلاوەنەوە بە هیچ شێوەیەک ئەوەی کە باچی نەبێ ئەوەی کە منەتی پێی نەبێ هونەرە جا ئێمە بۆیە بە پەلا کەوتونێتە خۆمان و شەو ڕۆژ لێرە کە پێشتر ئێمە چالاکیمان کردو کۆمەڵی هونەری میلی بە خۆبەخش بە درێژایی 20 ساڵ ئەرشیفێکی زۆرمان تۆما کردووە چەندین ساڵم پیاوە بەڕێزت 4 ساڵم پێشاتوە لەگەڵ ئێمە هاوکار بووە هەرچی هونەرمەندی ڕۆژهەڵات و ڕۆژاوە و باشوور و شارەکان و ناوچەکان و هەورامان و هەموویمان هێناوە بە ئەرشیفمان کردووە بۆی بمێنێم بەنۆرەی خۆم دەستخۆشی لە یەکەم بێتعرف فەڵێ ماوە سەرجەزا چوون لە ڕۆژهەڵاتیش ئەو شتانەیە بینن دووپاتکردنەوەی ئەو گۆرانەیە بە نەزەرم خزمەتە هەر ئێستا وای لاتوە و جیلاتون گوێ لە قەینا موسیقای وڵاتانی دیکە با دانەبڕن لەو شتە با دانەبڕن لەو گەنجینە نابەی گۆرانی کوردی کە خۆمان هەمانە من حەزەکەم هەر من کاتێک کە گۆرانێک دووپات دەکرێتەوە بە مەرجە گۆرانەکە نەشێنرێت لەبەر چییە؟ ئەو سەردەمە هەندێک گۆرانی ڕیکۆرد کراوە بە ئامێری کوالیتی زۆر نزم کە دەنگەکە زۆر ناخۆش تیا دەرچووە تەجرکردنەکە زۆر ناخۆشە تۆمارکردنەکە ترێبڵە لە مێشکەیە مۆسیقاکەی و کاتە مەسە ماملێ بەو هەموو گەورەی و عەزەمەتی خۆیەوە حەسەن زیرەک لەم سلێمانیە مۆسیقیان بۆ لێەوە ئەکوردنەکە ڕوعیتیانە ئەو رەسیلە خەبران ئەڵێ ئەکوردنەکە ڕوعیتیانێ بەڵام حەسەنی نەمر نەشاز ناکە هەرچێتەوە سەر میلۆدەکەی خۆی بەبێ نەشاز بکە ئەو هەر بە بێ ڕبعالەیە مامۆستا لێم تێگە جانە چەند قورسە کە ماملێ هەردوو ژەنیارەکەی بە ڕەحمەت بنەوانش کە هەر زۆر گرنگ بوون بە هونەری کوردی ئیسلام و ئامەمەد بۆ هەردووچیان تورک بوون بەڵام یعنی ئەو سەردەمە ئێستا گەریچێک ئەم گۆرانیان ئاڵێتەوە ئەبێ بەهۆی پەڕینەوە بۆ ناو گەنجان مەسەرەن لەوانە بەدەنگی کاگە نورەش حەزی لێ بکە بەدەنگی یەکێکە لە ماملێ چێ حەزی لێ بکە بەدەنگی عەبدولی ماملێ حەزی لێ بکە ئەمە جارێکی تر خۆشەویستی خەڵک ڕاکێشتەوە بۆ هونەری میلی بۆی دوای ئەو هونەرە سەقەتە نەکەوێکە هونەرەکە بشێنن کاکەوەش مەستەرکە دەڵە سڵاو ڕێزم خۆشەویستی مێ بۆ کاکە نورەدین و ئەو سافەماندونە ناسا چالاکی کە لە پورە لە سڵاوتان لێ بێ زۆر سپاس کاکە چالاک دەستان خۆش بێت کاک ئەحمەد عومەر ئەحمەد خۆشناوەتی سڵاو ڕێزی خۆشەویستی نردووە کاک ئەحمەد جان لێرەوە تا هەولێر کاک ئەحمەد خۆشناوەتیمان بیر نەچێ هیچ بەرنمەیەکمان بەبێ ماندووبوونی ئەحمەد خۆشناوەتی بەڕێوە ناچێ بەڕاستی لە هەمومان ماندووترە جاری وایەڵێم ئەوسا جەزا و شتێک بڵێم و کاکچالاکیشە لە هەولێر زەنگەدا بەرپرسی تەلەڤیزیۆنی فۆلکلۆرە یەک دنیا خۆشەویستیم بۆ کاکە چالاک ئەوانیش بەڕاستی 20 ڕۆژە من لە ماڵەوان زۆر هەر زۆر ماندوونەوانیش بەخوا من باش بکە پێدوتم بۆی سڵاو ڕێزم بنێرم بۆ کاک چالاک بۆ تەلەڤیزیۆنی فۆلکلۆر زۆر ڕێزم هەیە بۆیان هیوای سەرکەوتنی زیاتریان بۆ خوازم یاخوا سەرکەوتو بنانش خزمەتێکی زۆرەکەن کاکەڵات زۆر ڕێزی لە من گرتووە ماڵی ئەودانە سۆران سولێمانی لە کاکزاجیان خۆی گەورە لە میلەتی کورد نەسێنێ بە قوربانی کاکە سۆران بەم سپاس کاکە باران ببوورە باران سولێمانیە زۆر سپاس دەکەم زۆر باران ئەگەر برای من یەگە خۆشی منی نازان معلوم نیە لای من وێنەکە زۆر بەڕێزی زۆر سپاس دەکەم شۆخان شاتۆ لە سڵاوتان لێ بە دەستان خۆش بێ زۆر سپاس کارزان فاروق هەمووی خەتای کاگالانی تەپڵانێ ئەو کارزانی خۆمانە لە ئەڵمانیەوە شای کارەژیان ماچەکەم زۆر ڕێزمانەیە بۆتان خۆشەویستم با بچینە لە گۆرەیەک تر کاکە چالاجیان لە سپاسانەکەم سپاسی تۆکەین ڕۆحەکەم چینە لە گۆرەیەک تر کاکە نورێجان ئەم بەرنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکری ئازدانم هەر پرسیارێکتانە بۆ توان لە ڕێگەی ژمارە مۆبایلەکانی ڕادیۆ بیگەێنن ڕاستەوخۆ جواب وەڵامتانینەوە هەمێن
قديمي ينبو ببيغانا يا دوستي قديمي ينبو ببيغانا يا امشوا بارغا ولا سرشاني يا امشوا بارغا ولا سرشاني عيش حالك يا خوي جنازاني يا عيش حالك يا خوي جنازاني يا باخم لدلما ببي بخار ما يا باخم لدلما ببي بخار ما يا توبو دردي يا نبوي بدار ما يا توبو دردي يا نبوي بدار ما يا دوشان بلاوایا شنگر یکی کایا دوشان بلاوایا هاودرا اوشنا بیدنو کاوایا هاودرا اوشنا بیدنو کاوایا توزی لو خامم دا بدن باوایا توزی لو خامم دا بدن باوایا خمو پجارا مگر تو برامی یا خمو پجارا مگر تو برامی یا هر کنا آچی یا رفیق رامی یا هر کنا آچی یا رفیق رامی یا خوشان زانیم خیال بتایا هیچی وای کیم بجیان نماوایا هیچی وای کیم بجیان نماوایا هاکل جیانایا وتم ماوایا هاکل جیانایا وتم ماوایا روز بفکروایا شوان نالنا روز بفکروایا دلم وان درویش ها بزیگروایا دلم وان درویش ها بزیگروایا هیچ والکیت بلا منایا هیچ والکیت بلا منایا هر وقت بیره نما بموایا هر وقت بیره نما بموایا خوزگم بجاران حوال پرسن مویا خوزگم بجاران حوال پرسن مویا بلیلونها
دەم خۆش کاکە نورەجیان دەست خۆش کاکە لاجان مامۆستا سەلیمجیان دەستی خۆش بێ سپاس بۆ کاکە جەبار مەحموود سپاس بۆ کاکە فەرهاد ئەحمەد سڵاو کاک زەزاماندوو نەبن ڕێزمانێ بۆ میوانەکانتان کاک چالاکی کەرەپەرۆ سپاسانەکەم سپاس بۆ تۆ شۆخان شاتوو سڵاوتان لێ بێ دەست خۆش زۆر زۆر سپاس بۆ خۆشەویستانە ئازانم من بەرنامەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ پێشکەشەکرێ هەندێک ڕۆژ کا میوانانەی ئەو دیو سنوورەکانەوە بێن یا لە شارە دوورەکانەوە چەندین بەرنامەی تایبەت ساز دەکەین چکێمەمانە بە دەرفەتێکی زێڕی نێزانین بۆ بە ئەرشیبکردنی ئەم هونەرە جوانە ئەم گۆرانە جوانانە بۆی کە ئێمە بتوانین خزمەتی نەتەوەکەمانی پێ بکەین خۆشەویستانم بەرنامەی هونەرستان وەکو کاتەکانی خۆی ڕۆژانی چوارشەمان پێشکەشەکرێ بەڵام لە ئەم حاڵەتانەیە جۆمانەیەوەتی هەموو کاتی خزمەکاری بیسەران و بینەران و هونەرمەندانین بە هەموو شێوەیەک لە خزمەتان نابین بۆ پێشکەشکردنی بەرنمەکانمان ناومە ناو بەرنامەی تایبەت ئەم جۆرە بەرنامانە من بەڕاستی لەودی لەگەڵ مامۆستا سەلیمە دەردەدلێکمان باس کردتم زۆر جار هونەرمەندان خۆمان تروسکایی خۆشی لە دڵمانە نییە یعنی وەکوە ئەم دنیاە بەسەر خۆمان ڕووخا بێ بەڵام ئەمانێت دڵی خەڵک خۆش بکەین ئێمە نامانێ ئەو پەڕێتەوە بۆ ئێوە لێتان ناشەرمەوە شەوی ڕابردوو ئەوانی کە متابعی سۆشیال میدیاکە من لە ئەکاونتی تایبەتی خۆم خەمێکی گەورە لە ناکاو خۆی کرد بە ناو مۆبایلەکەمە لە ڕێگەی ماسنجەرەوە کچێکی جوان کە ناوی لێزانە هەردوو چاوی نبینایە تەمەنی 7 ساڵانە بەڕاستی یعنی وەخت واگرم تێبەر ببێ کە ڤیددیوەکی وەنات بم وتوی مامە جەزاجیانە من بچمە قوتابخانە دیارە و لە شاری کاگوون نیشتەجەیە ئەو نبینایە ئەو کچە جوانە لەوێش هیچ قوتابخانەیەک نی بە خاوەن پێداسی تایبەت تەنها و تەنها قوتابخانەیەکیش بە پارەیە باوکی ئەم کەسەش بەڕاستی امکانەتی نییە کەسێکی دەدار و ئەوەیە لە تاوە من ناچار بووم لە کاوتی خۆم بڵاوم کردەوە ویستم سوپاسی ئەو سەرمایهدارە خۆشەویستە بکەم هەردوای سەعاتێک کە تەبەنی تێچووی خوێندی و مناڵی گرتە ئەستوی خۆی تەلەفۆنی بۆ باوکی مناڵەکە کرد و مناڵەکان ڕۆنامەی کتری بۆ نردمەوەتی مامە جەزاجیان سوپاس لە مەکتەب وەرگیرم بەخوا بازانم لە دنیای ئەمڕۆ گەورەترین تاجی ڕێزێنان کراوەت سەر مەگەر ئەوە نەبووە ئەگەر ئەوە نەبووە ئەمڕۆ نەمەتوانی گۆرە من ئەم شەو هەر تێرگریاومانی لێت ناشارمەوە تێرگریام ئەم شەو تێر بەڵام دوجار تروسکاییەک لەلایەن ئەو سەرمایهدارەوە ڕەنگە خۆی حەز نەکە ناوی بێن مەگەر لە بەرنامەی داهاتووە پێی خۆش بێ ناوی هێنم چکە من زۆر مەمنونیم زۆر کە ئەو مناڵی دڵخۆش کرد ئەو مناڵە ئەوە ئێستا لەسەر شاشەکەی کە بینی لێزانجیان بە قوربانێ بم ئەو تەمان ناوی هونەر بۆ لێزانجیانە و چاوانە و ماچەکەم زۆر خۆشحاڵم کە تۆ ئەمڕۆ لە قوتابخانە وەرگیریای سپاس بۆ خۆی گەورە سپاس بۆ خۆیە لێزانی جوان ئیشەڵڵا ئەم جارە بە یەکتری بگەینەوە جارێکتر ئەحمەد سەنگایی گۆرانی خۆشەکانت پێشکەش دەکاتەوە و ئێمە هەمومان خزمەکاری خاوەن پێداویستی تایبەتین بە تایبەتی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت زۆر دڵ خۆشم کاکە نورەجیان دەجین ئەمڕۆ نەمەتوانی من ئەمڕۆ بە هیچ شێوەیە ئاخر من زۆر جار خەڵک پێمەنەڵێ لەبری ئەوەی کە بزانێ ئێمە چەند ماندووین جەستەییەن و ڕۆحیەن و معنەویەن چەند هیلاچین بەدەست خەم و خەفەتەکانی خەڵکەوە پێی وایە ئێمە برادێک هەر ڕاشکان بێتون دیارە باش شێوە کێشەتەنی مادە خەریکی تەپڵ و مۆسیقالیانەتم بە قوربانی چاوم وەڵڵاهی کێشەمان زۆرە ئێمە بۆیە هەستین بۆ مەهامە ئێمە لە کاتێکە ڕادیو گەڕانمان دروست کرد کە تروسکایی خۆشی نەما بوو خەڵک هەمووی بەتەمەی مردن بوو بە خەڵکیانەوە کەس نامێنێ بەوەنی کۆرۆناوە لە مانگی دوی ساڵی 2020 ئەو کاتێک کە قەدەغەی هاتوچۆ بوو تروسکایی هیوانەمە بوو لە هەموو ژیانان جا بە تایبەتی لە کوردستانەوە بە تایبەتری سلێمانی کە چەقی هەموو ناخۆشی و ململانیەکانە بەڵام بە هەموو شێوەیەک ئێمە شتێکی تر گرنگە بۆی کە ژیانمان بگۆڕین بۆی بەشکم ژیانی خەڵک خۆشتر بێ داوا لە خەڵکی خۆشەویست دەکەم هەر هەمووی تکا ئەەکەم دەنگەیە بە هەچ کەسێ بە هەز لایەنە گرنگ نییە گرنگەوە بچێت کارتەکەی بێنێتەوە دەنگ بات ئەم جاریان ئێمە بەرامبەری حکوومەتێکە کە حکوومەتی عێراقیە و داگیرکەرێکە کە ناوی عەرەبە و کە چەند ساڵە خوێنمانەمژن و کە چەند ساڵە ئێستاش بودجە و نەوت و داهات و تەنانەت هەواشمان لێوە بێت کاکە تکاتان یەکەم ئەو دەنگانی تۆ ڕێژەکە ئەگۆڕێت بودجەت لێوە بێت دەگەر تۆ دەنگی چکەم بێنین هیچ ناتوانین شەڕە لەگە بەغایە بکەین تکاتان لێ یەکەم دڵسۆز بن بەرامبەری کوردستان من هیچی تر ناڵم زۆر شەی دیرەوە لەو پێنەوەە ئەم ئەزمونێکی با تێک نەچێ ئێستا بەس نیوە هەیە لێرە کاکە نورێت تێرە و گودەمەدای ڕۆژهەڵاتێت و هونەرمەندانێن ئەزمونێکی لێرە نای هەرێمی کوردستانە یەک دنیا تێبینیمان لەسەری هەیە یەک دنیا نوقسانی هەیە یەک دنیا گەندەڵی هەبوو یەک دنیا پاشاگەردانی هەیە بەڵام
هەر بوونی لە نەبوونی باشترە ئەگەر ئێمە تووشی کێشە بین لەگە بەغایە و لەم ئەزمونەیە سەر نەکەوین بەڕاستی هەمومان زەرەرەکەین. هیوادارم هەمومان دڵسۆز بین بەرامبەری خاک وڵاتەکەمان. خۆشەویستانم کاکە نورەجان من کاتی بەنامەکەم زۆر بەس وڵی دڵم زۆر پڕە زۆر شت هەیە. یەکەمە ڕوونکردنەوەی پێمان ئەڵەنیەوە هەر دایمە خەریکی گۆرانی ئەوە نازانێمە وڵی لە دڵخۆشی ئەوان خەریکی. من هەمیشە دایمتمە ئەوەی کەوا خۆشی بەخش و خەندە بەخشە خۆی تروسکایی خۆشی و خەندەی وەکو حەسەن زیرەک بە مەقامەوە لەسەر جێگایڵێ یەک زەوی دەست نەکەوتو تێب حەسێتەوە. ئەحمەد شەماڵ بەو پەڕێکە ساسیەوەڵێ ئەڵێ بستی زەویم دەست ناکەوێت تێ حەسێمەوە بەقەت لە پەدەستێ یان بەقەت کراسیانی ئەمەنە زەویتیانە بۆ لەم دنیاە تێبجوای پەیکەریان بۆ کردووە لەناو باخچەیەکە 200 مەترە ئەو خۆی لە ژیانە بوو کونجێک نەبوو تێ لەسەر ئەمانە زۆر کەس لە من لە بازارا بینێ ماوە ساڵێ گۆرانی تازە فلان دی ناڵێ مالان کارشناسێکم بەشی کشت و کاڵم ناڵێ ژیان شۆن ئەو دەیەوێ بە ڕۆژ من هەمە بەس کەس سپۆنسەرێنێ من هەموو ببەمە ستیدیۆ وەزیش وەزی ڕۆژەڵاتە زانی کەسی نییە کە ئەمە هەر ڕۆژیش داوای شتی تازە لێگەن هەر ڕۆژ دی ناڵێن ئەرێ و ژیانی نییە ئەو خەرجی نییە منیش حەزەکەم هەر ڕۆژ دەدان ئالان دەکارم حازر بەس چۆن زەبتی بکەین بەچی زەبتی بکەین ئەو معناتە زۆر زۆرە کاکە نورەجان پەیوەندێکمان لەگەڵە لە هەولێری پایتەختەوە کاک ئەحمەد خۆشناوەتی کاک ئەحمەد جان کاک ئەحمەدی ماندوو نەناس و ماندووش وەڵای زۆر ماندوو پێمانەوە کاک ئەحمەد جان سڵاو ڕێز بۆ تۆ جانەکەم یاوارە باش کاک ئەحمەد جان ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ تۆ جانەکەم قوربانی تۆ ماوە جان سڵاو ڕێزم بۆ تۆ خۆشەویست بۆ میوانە بە ڕێزەکانتان یاخوا سەرکەوتبی لە ساغ بێت زۆر سپاس کاک ئەحمەدی برام جانەکەم ئیمڕۆژ بەرنامی لە ناکاوتە بوو بەیانە بەڵێ ئەروەڵا بەرنامەی لە ناکەوێژ ڕووی ئەمڕۆ کاک ئەحمەد جان من ناڵێم ئەم شتانە بە دەرفەتێکی زێڕی نەزانم من بەڕاستی نامەوێت لە چیسم بچێ مام ئەحمەد جان وەڵا سوتفە بەیانی تەلەفۆن بۆ کاک ڕێباز کرد گوتی بەرنامەمان هەیە گوتم دەزانم کاتژمێر چوارە گوتینەوە وەڵا ئێستا بەرنامە داخل بۆ کە سەیرم کرد سینەوە دەشتە بوو وەڵی کاک ئەحمەد جان منم گەوهرانم نامەوێت لە چیز بچێ ئەمانەی هەموو ڕیکۆرد ببێ ئەبێ بە ئەرشیفێکی نەتەوەیی بۆ هونەری کوردی بە قوربانم زۆر زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد جان سڵاوێکی تایبەتیشەوە لە بەقاتی کاک ڕێباز بۆمان پەتاحی هەربوو زۆر زۆر سپاس زۆر زۆر سپاس هیچ تێبینێکە نیە کاک ئەحمەد جان دەستا خۆش بێ و هەم پاکەشەم ساوە زۆر زۆر باش دەڕۆڵش کاک ئەحمەد جان من لە بەناوی تۆشەوە بەناوی خۆشمەوە داوای لێبوردن لە بینەران و بیسەرانمانەکەین لە ئێستا ئێجیەکەمان وەستاوە تەلەڤیزۆنەکە لەبەرەوەی پێشتروانە بۆ داوای اشتراکێکی زۆرمان لێکەن وێمەش لە قەیرانێکی دارایی ناتوانانی و پارێ بین بەڕام ئیشەڵا بە جوود هەموو لایەک بەشم لە داهاتوە بتوانین تیڤەکەش بخەینەوە ئیشیانەکە وەڵای سەلای لە ئێستا دەوەستاوە ئەو کۆمپانیایکە پەخشەکەێکە داوای مەبلەغێکی زۆر دەکات ئەو پارێژ لێسادا بە خۆتان هەموو دەزانن کە خۆیان بەخۆبەستی دەڕات جا ئەگەر هیمەتێک هەبێ لەلایەن سەرمایەداران لەلایەنە هەموو کاندیدە وەنە بێ هەموو کاندیداڵ ئێمە گەبڕێنە بەغا هەموو جادەکانەکەین باڵتون و بازی شەمەنەفەرێنین بە عاسمانە بڕە بە قاتی دووەمە و نازانم ئەمە و دروشمە بریقیارە ئەدە فەرموو دەستێکتان بەم کەناڵەوە بێ کە خزمەتی کلتور و هونەری نەتەوەکەکەین کەسێک نەبوو تا ئێستا سپۆنسەرێکمان بکە بە هیچ شێوەیەک بەخوا هەمووی نازم ئەگە کاتە بێ قسێک گێرمەوە بەمەونەتی زۆر گوترا ئاوازوی لێمەوە گوتی کاندیدێک بە گوندێک گوتبووی شتان بۆ دەکەم گوتیان وڵای داواکاریمان هەیە گوربیان چیە گوتی داواکاری یەکەم ڕێگاکەمان زۆر ناخۆشە ئەگەر کتاب بکرێ زۆر باش وەڵام مۆبایلەکەی نابوو تەلەفۆنی کردبوو بە حساب گوتبووی هەر لە نزیکترین کاتە ئەوی شەکەنەوە گوندان دارەکەیان بۆ قسا بکەن گوتبووی داواکاریمان گوتی وەڵی لێرە لە گوندەکەمان شەبەکەی مۆبایلمان نییە پەیوەندێک ناتوانین بکەین یعنی هەر داواکاریەکە لێرەوە ڕاست بوو کاش پەرلەمانتا چۆنێنی کردبوو کاچی کاندید چۆن تەلەفۆنی کردبوو ئەبێ دیارە تەلەفۆنی نەکردو هەروەکو بەڵێنەکە شەرباق بۆ دەر بەداخەوە کاک ئەحمەد جان یەخوا خی گەورە باش بێنی زۆر سپاس بە کاک ئەحمەدی خۆشەویست چاو ماچەکەم پەیوەندێکترمان لەگەڵایە کاکە هۆشمەند سەرکەوت بێ ڕەنگە هاوڕێی خۆشەویستی من و کاکە نورە و هەمومان کاکە هۆشمەند جان سڵاو لێ بێت زۆر زۆر سپاس کاکە هۆشمەند جان چاو ماچەکەی
تاسان ماسەڕۆژ سڵاوان بۆ کاگالانە بۆ مامۆستا کەمانە و کاگزا شانی زەناوی خێ ماسەکەم بۆ کاگەن و لە دیریش زۆر سپاس کاکە ئەوشمەندیان تۆ بەڕێز و خۆشەویستی هەمومانی کاکە ئەوشم تاوەگانە ماسەکەم من و کاگالان سەنە شەشمانەی بەزەر کاگالان خۆشەوی سەلای من بەڵای ئالان کێشەی لەگەڵ نیوەی نەتەوەی کوردایە لەگەڵ منیشە ئەوە من نابم بەجەرا لە نوکتە بجێرمەوە باز هەموو جارە یەکشت خۆش دەزانێ لە چی بە منەڵێ زۆر لە بەیانی خۆمە کوژمەم کە خۆ خۆش تەلەفۆنێکم بۆ بکە دوای خۆ کوشتنەکە کاگالان خۆشەویستی هەمومانە چاو ماجەکەم هۆشمەندیان مەساهەیە و تازا ماسەکەم لە سپۆسی لە بەرنامەکەتان یەکەم و ئێوە خۆشەویستن زۆر بەڕێزی کاک هۆشمەندیان سپاس بۆ پەیوەندیەکەت سڵاو بۆ خۆت و بۆ باوکیش. شۆخان شاتووڵە بەڕاستی باشترین بەرنمەیە بۆ ئەوەی ئەو گۆرانی و ئاوازانەوە خۆی بێنێتەوە بەلای منەوە چەند گۆڕانکاری بکرێت لە گۆرانەکانە هەر ناگاتام ئاوازە جوانانی کە لایەم هوەر دۆستانە هەیە هەمیشە سەرکەوتوو بن بۆ هوەری میلی زۆر سپاس خات و شۆخانجیان سپاس دەکەم نەریمان حەمە ساڵە عەڵا سڵاو لە کاکزا و کاکە ئالان و میوانە بەڕێزەکان کاکە نەریمانی ماملەیە کاکە نەریمانی دەنگخۆش ئەوش هوەرمەندێکی زۆر خۆشویست با بچین لای گۆرانی تر تۆزێ خەمێ بە با بکەین لەگە گۆرانیەکە ئەروی باڵە بەرسە باشە باخەکان هەرجیجە من کۆڵم هەناریە دارەکان هەرجیجەیە شەوایان خەڵواتەنێ وەی ماڵ بێ ئەغیارن شەوایان خەڵواتەنێ گوڵە ماڵ بێ ئەغیارن ئالایەم گروێتەنێ وەی دۆست خەبەردارەیان ئالایەم گروێتەنێ گوڵە دۆست خەبەردارن خەڵخاز خەدیجە جوان خاز خەدیجە خەڵخاز خەدیجە جوان خاز خەدیجە مەم کۆڵم هەناریە دارەکان هەرجیجە مەم کۆڵم هەناریە باخەکان هەرجیجەیە باخەکان هەرجیجە مەم کۆڵم هەناریە دارەکان هەرجیجەیە وەی جاری جارانە کوانەیە مەیلەکەی وڵە جاری جارە
قرارم چونن ئەنیا من بێتۆ وەی قەرارم چونن خەڵخەز خەدیجە جوان خەز خەدیجە خەڵخەز خەدیجە جوان خەز خەدیجە من کۆڵم هەناریگە باخەکان هەجیجە من کۆڵم هەناریگە باخەکان هەجیجەیە هەوایە و جا خۆشە وەی بۆ جێگەی باخەیە هەوایە و جا خۆشە وەی بۆ جێگەی باخەیە خورماڵ وەسەریگەرێ وەی بەرزی دەماخەیە خورماڵ وەسەرگەرێ وەی بەرزی دەماخە خەڵخەز خەدیجە جوان خەز خەدیجە خەڵخەز خەدیجە جوان خەز خەدیجە من کۆڵم هەناریگەن باخەکان هەجیجە من کۆڵم هەناریگەن باخەکان هەجیجەیە بەخێر بێنەوە کوردەواری واڵەڵە بەخێر بێنەوە دەستان خۆش بێ دەست خۆش مامۆستا سەلیم دەست خۆش کاکە ئالانجیان خۆشەویستانم ئەم بەرنامەی ڕاستەخۆ لە ڕادیۆی گەڕیان پێشکەش دەکرێ ڕۆژانە 24 کاتژمێر دەتوانن لەسەر فریکوێنسی 94.1 لە FM لە سلێمانی و دەوروبەری گوێبیستی ڕادیۆی گەڕیان بن 24 کاتژمێر پەخشمان هەیە هاوکات لە ئەپی مۆبایلی ئەندروۆیدا ئەتوانن بنووسن گەڕیان میدیا ئەتوانن گوێبیستمان بن لە هەر شوێنێکی دنیا بن واتاگە لە سلێمانیش نەبن لە هەر شوێنێکی ئەم دنیای بێت و ئەتەرنێت هەبێ مۆبایلی ئەندروۆید هەبێت دەتوانی لە ئەپی مۆبایلە گوێبیستی ڕادیۆگەڕیان بن کاکە ئیدریسی بێدارانی شەو هاوڕێ هەمیشەیی بەرنامەکەمان و ئەندام و کارمەندی خۆبەخشی ڕادیۆی گەڕیان دەستخۆشی نادۆ زۆر سپاس یەکەم کاکچەرەش کەلەپور وەرنە سەر کۆمپانیای ئایستار بە خۆڕایی پەخشتان بۆ دەکات وەڵایی سپاس دەکەم مام چالاجیان هەوڵین ئینشەڵا ئەوش بکەین ڕۆحەکەم بۆ کەناڵەکەتان زۆر زۆر سپاس سەدرا ڕەزایی ئەلەستاڵ و کاکە نورە عزیز لە شارە جوانەکەی ڕەوانسەر و هاوشاری خۆم زۆر سپاس بەڕێزی زۆر زۆر سپاس جانەکەم ئێمەش ڕێزمانەیە بۆ هەلێرەوە تا ڕەوانسەری خۆشەویست و هەموو بستێک و هەموو خاشێکی کوردستانی خۆشەویست چاوتان ماجەکەم کاکە نورەجان تۆ ئەدبینم زۆر جار لە بەرنمەکانە زۆرم پێخۆشە لە بەرنمەکانی نا بە پێچوانە زۆر خۆشحاڵم وەکو ئەوانە هەرچە بەرنمەکانە خۆشە دۆزم هەندێک جار بینیم و بەرنامەش پێشکەش بکەیت وەڵام دۆڕی بێژەرین بینیوە دۆڕی پێشکەشکارم بینیوە وڵا بمزانیان ڕۆ من لەو دیدانیشتمە بە خۆشە پێشکەشکار بوویتە زۆرم پێخۆشم ئەم بەیانە بەرنمەیە گوارڕێکەوت من لەو دی و پێشکەشکار بووم مۆنتێریش بووم بەڵام نەتوانی ژەنیار بمانی عەزب بکەم لەگەڵ برادرانە من زۆر زۆر خۆشحاڵم هیوادارم دایما ئەوە ببینم بۆ خزمەتی هونەری کوردی ئەو خۆی لە خۆیان خزمەتە خۆشەویستانم بۆ کەسە خۆشەویستانەی ئەیانوێ یا قوارە سیاسیانەی ڕێکلام بکەن لە ڕادیۆی گەڕیان نەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 1970 155 95 بۆ ڕێکلامکردن نەتوانین پەیوەندی بکەن بێرەوە هەندێک خۆشەویست پێیان سێ بۆ لێرەوە لەم کەناڵەوە گویان لە بانگەوە زیاد ڕێکلامی قوارێکی سیاسی بووە هیوادارمەوە تێبگەنم ڕادیۆی ئاهلی سربەخۆیە حیزبی نیە سەر بە هیچ کەس ویلایەنێک نییە و دەرگاشی کراوەیە بۆ ڕێکلام هەچ قوارێ بێ هەچ حیزبێک بێ هەچ لایەنێ بێ هەچ کەسێکی سربەخۆ بێتەوە نەبێت لێرە ڕێکلامەکانی پێشکەش بکە ئێمە پێویستمان وەکو باسمان کە بە سەرچاوی دارایی هەیە هیچ نەبێ لە ئێستا تەلەڤیزیۆنەکەمان ڕاگیرەوە لەبەرەوەی ناتوانین ئیشتراکەی تازە بکەینەوە ئێمە ڕێکلام کاکەین بۆ نییە گیرفانی پێپڕ بکەین هەموو کارمەندەکان خۆبەخشە سوپاس بەخوا هەموو پێشکەشکارەکان خۆبەخشن هەر هەمویان لەبەرەوە ئێمە پێویستمان بەوەیە ئەگەر کاک ڕێباز دیارە بچینە لای ناوبڕێکی زۆر کورت ناوبڕێکی زۆر کورت و ئەگەڕێنەوە خزمەتان ئێستا پاشکەمێکی تر کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەبین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی
وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی لە تایبەتمەندیە ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس زیاتر لە مەرشهابوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی بەدەست خاوی ژیان تەوانەڵێنیت؟ ئینتەرنێتی ئایکی ئۆنلاین تاکە کۆمپانیا لە عێراقدا کە توانێت بە سیستمی فایبەر ئۆپتیک خێرەترین و بەرزترین کوالیتیەڵی ئینتەرنێت بگەینێتە شوێنە گشتیەکان و ماڵەکانتان. ئایکی ئۆنلاین ژیانت خێراتر بکە. كوياراي كويار خاص كويار يا كوياراي كويار خاص كويار يا برزاي شاخيا كورف داريك يا برزاي شاخيا كورف داريك يا والنوشام داشني پنجم دابا گویا والنوشام داشني پنجم دابا گویا شوگرم شاخیا نگایم بادیا شوگرم شاخیا نگایم بادیا یا كوياراي كويار خاص كويار يا كوياراي كويار خاص كويار يا برزاي شاخيا كمرف
سايا كويراي كام يار أردلاني يا كويراي كام يار أردلاني يا زوزي قلب ماريك مكر ياماني يا زوزي شيلو ميت مكر ياماني يا ونفشان داشني مالو بمالو ونفشان داشني مالو بمالو خلقي بيشاد بون أمني جران جارو خلقي بيشاد بون أمني جران جارو كويراي كويار خاص كويارك يا كويراي كويار خاص كويارك يا برزاي شاخيان كورفت ماريك يا برزاي شاخيان كورفت ماريك يا هيدا داي بيدان كي وهابو قايا هيدا داي بيدان كي وهابو قايا كي حكيم بولاوي درد دار شو قايا كي حكيم بولاوي درد دار شو قايا كويراي كويار أردلاني يا كويراي كويار أردلاني يا زوزي قد باريك مكر ياماني يا زوزي قد باريك مكر ياماني يا دەم خۆش دەست خۆش کاکە ئالان گیان دەست خۆش مامۆستا سەلیم کاکە نورە گیان ئەگەر توانی ئەگەر گۆرانیت هەیە بۆ شارە جوانەکەی ڕەوانسەر پێشکەشی بکە سوپاسانەکەم ماوەی 3 مانگە دوورم لەو شارە خۆشەویستە کاکە سەدراڵێ مامۆستا بە کاک سەدرای ڕزایی ڕێز و سلامێ بۆی یەکدان و گۆرانیم حازر کردووە لەگەڵ مامۆستا سەلیمە بۆ ڕوانسەر چاوەڕێن کە بڕۆینە یەکی لە میدیاکانە دووسێ کارترە ئینشەڵا لەو ڕێگا حازر بێت و تەکمیل بوو ئینشەڵا پێشکەشیان کاکە فەرید عەلی ئەسڵاوی نادووە زۆر سپاس یەکەم زۆر خۆشحاڵ بەم ئێوارەیە بەرنامێکی جوانمان پێشکەش کرد لەگە گروپێکی زۆر جوان ئەم خۆشەویستانە ئێمە دوایین دیاری بەرنامان وەبزانم گۆرانەکەی حەسەنی دەرزیە بەڵام پێشەوە من لای خۆمەوە مێ بزانم جەنابەت لەبارەی ڕادیۆی گەڕیانەوە هیچت بیست بوو پێشەوی بۆ لای ئێمە چیت هەیە بۆ ڕادیۆی گەڕیان چیت هەیە بۆ کارمەندەکانمان چ ڕەخنە و پێشنیارێکە هەیە چی بکەین باشە ئەگەر ڕەخنەت هەیە پێمان بڵێ ئەگەر پێشنیارت هەیە پێمان دەستخۆشی تاک بە تاکتانەکەم هەموو ئەندامانی ئەو ڕادیۆگەڕیانەکە من کارەکانتان نەبینم دی ناونێرم کاکەلان خۆت کە دۆستێکی دێرینی کاک برانەکەەوە دۆستێکی دێرینا ئەو خۆشەویستە لە کاکە ڕێبازیانی هەڵگر و هەموو ئەو پێشکەشکارانە لێران هەموو ئەندامانی ڕادیۆ من دەستی تاک بە تاکتان ماچەکەم سلااو ڕێزی خۆم لە کرماشان و لە هەورامان
پێشکەش بە ئێوە بە لاینگرەکانتان بەو ئەزیزانە کە گوێگر و بینەری ئەو بەرنمێن و زۆر سپاسانەکەم کاوا خزمەت بە گەل و بە موسیقا و بە هوەری کوردێک هیوادارم زاڵ بووبین بەسەر و قەیرانانەی کە بەرەکمانەگرێ ئەو هەموو ئاستەنگەی بۆمان دروستە کرێ ئەو هەموو نەهامەتی بەسەر ڕادیۆی قەیریان و بەسەر شارەکەمانەیەت بتوانین بەردەوام بین بۆ هیوایی بەم شێوەی کە ئێساش هەیە هەر شکوری خواکەین و بەردەوام بین سوپاس بۆ ئێوە کامیوارێمە بە یەکەوە بردەستە لەگەڵی وایە لەگەڵ دیارە جوانەکەی کاکە نورە مححمودی منم ڕۆ هیچم نەماوە هەرەوە بێ سوپاسی مامۆستا سەلیمی کەمان بکەم چای مازگەم سوپاسی ئالەنجام بکەم سوپاسی کاکە نوراکەم کاکە وەشمان کاکە بورانستار و کاکە ڕێباس و زۆر بەگەرمی بە خێراتنی هاوڕێی هەمیشەی و پشتیوان و کۆڵەکەی سەرەکی بیدایەتی دامەزانی ڕادیۆگەڕان کاک فەریدون قاسمەکەم کامڕۆ ساعت و سەدانی کرۆ بە خێراتنی یەکەم ئەچینە لای دیارەکەی مامۆستا نوری مححمودی و لای خۆمەوە ماڵاوایی لە دۆستان و خۆشەویستان و بینەران و بیسەرانی گەڕێن میدیاکەم بۆ میوارەیە. ئەروەی باڵابە سەروی بێگەورێ و سەروی بێگەرێ خەڵکی کەم شارێ هەوڵاتی نەمێرێ هەوڵاتی نەمێرێ ئاوڕێکم لێدام با دڵم نەمێرێ و با ئاور نەگێرێ ئاهوو هەناسەم داوێن دەگێرێ و داوێن هەوڵاتی نەمێرێ